ئەوەی کە بەلامانەوە گرنگ بوو کە ئەو دۆخەی هەیە لە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر دامەزراوەکانی حکوومەت ئەدا و کارایی دامەزراوەکان چییە؟ خۆشببختانە بەشێک لەو کێشانەی کە دروست بووە لەسەر دامەزراوەکان لە دوو توێ راپۆرتەکە خراوەتە ڕوو. سەرەتا ئێمە چوار دامەزراوەمان وەرگرتووە کە بەلامانەوە گرنگ بووە کارەکانی ئەو دامەزراوانە بەهۆی ئەو دۆخەی کە دروست بووە هەریەکە لە دەستەی دەستپاچی دیوانی چاودێری داراییە، دەستەی ژینگێ و دەستەی مافی مرۆڤە. لە 5 مانگی ساڵی یەکەمی 2026 لە کۆی 21 کۆبوونەوە کە ئەنجومەنی وەزیران بەپێی پەیڕەو دەبوو بیکاتن تەنها 3 کۆبوونەوەی کردووە کە ئەمەش یعنی بەپێی پەیڕەو 14 پابەندی ئەرکەکانی خۆی بووە. ئەوە دەلالە لەوە دەکاتن کە یعنی ئەو دۆخەی کە هەیە کاریگەری لەسەر حکومڕانی لە هەرێمی کوردستان کردو لە تەواوی وەزارەتەکانیش. ئێمە لەو چوارچێوەیە بۆ ئەو مەبەستە دەرخستنی وێنەی ئەو چەقبەسوێی لە هەرێمی کوردستان هەیە لە بەرئەنجامی پەککەوتنی حکوومەت و پەککەوتنی پەرلەمان و حکوومەتی کاربەڕێکە لەسەر دامەزراوەکان. ڕاپرسیەکمان ئەنجام داوە لە نێو فەرمانبەران نزیکەی 200 عینە وەرگیراوە لە کۆی 6 پرسیار، یعنی بەشێکی ئەوەی کە دەرخەری یان دەرئەنجامی ڕاپرسیەکەیە دەری دەخاتن کە لاوازی لە نێوان دامەزراوەکان و ناوەندی بڕیار بە تایبەتی ئەنجومەنی وەزیرانە 158 پێیان وایە هەماهەنگی نێوان دامەزراوەکان زۆر خراپە. 173 بەشداربووان پێیان وایە نەبوونی پەرلەمان کاریگەری کردوتە سەر سستی و لاوازی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەروەها 138 پێیان وایە ململانەیە لە نێو گرژی لە نێوان دامەزراوەکان دروست بووە. ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە بەداخەوە، یعنی خەریکە پەککەوتنی پەرلەمان و حکوومەتی کاربەڕێکەر و پێگنهێنانی کابینەی دەیەم دەبێتە حاڵەتێکی ئاسایی